دوای 24 کاتژمێرمانەوە لە زیندان تیمی کەناڵی کێنێن کە لەلایەن حەشتی شابیەوە لە خانەقین دەستگیر کرابوون ئازاد کراون و هێشتا ئۆتۆمبیل و کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان وەرنەگرتوێتەوە. تیمەکەی کێنێن لە خانەقین ئازاد کران دوایەوەی لە دوێنێەوە لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فیدرالیەوە دەستگیر کرابوون. عەبدوڕەحمان ئەبوبەکر پێشکەشکاری بەرنامەی جێبەجێ بەکێنەری ڕاگەاند پاش نێوەڕۆ ئەمڕۆ لە خانەقین ئازاد کران. پاژەوەی لە دوێنێەوە لەلای پۆلیسی ئەو قەزا دەست بەسەر کرابوون و تیشی تا ئێساش کەرەستا ڕۆژنامەوانەکانەوە ئۆتۆمبیلی تیمەکەی کێنێن دەستی بەسەردا گیراوە. لە بەیانی دوێنێشەوە بۆ تۆمارکردنی بەرنامەی جێبەجێ تیمەکەی کێنێن چوبوونە قەزای خانەقین بەڵام لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شعبی و پۆلیسی فیدرالیەوە دەستگیر کران. دواتریش ڕادستی پۆلیسی شارەکە کران. عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکاری بەرنامەکە تەکیدی لەوە کردوێتەوە کە بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چونە تا ئەو شوێنە بۆ تۆمارکردنی بەرنامەکە بەڵام حەشتی شعبی گوێیان بەوە نەداوە و دەستگیریان کردوون. کەناڵی کێنێنە و کەناڵەی کە لە ماوەی زیاتر لە 10 ساڵی تەمەنی کارکردنیدا و لە سەرەتای دامەزراندنیەوە بەو پەڕی پابەندبوونی بە ئیتیک و یاساکانی کاری ڕۆژنامەوانی لە هەرێم کاری کردووە و بەردەوام مینبەری گەیاندنی خواست و پەیامەکانی ڕایگشتی و هاوڵاتیان بووە. داوای مافەکانی خۆمان دەکەین وەک سەرجەم پەروەردەکانی تر. کێنێن هەمیشە لە بەرامبەر گواستنەوەی ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ڕوبەڕووی چەندین پێشێلکاری بووەتەوە کە زۆرینەیان لەلایەن هێزەمنیەکان و بەرپرسانی حیزبی و حکومیەوە بووە. بە پێوە ئامارانی کە تۆمار کراون تەنها لە ماوەی ساڵانی 2016 و 2017 و 2018دا زیاتر لە 50 حاڵەتی پێشێلکاری جۆراوجۆر بەرامبەر کێنێن تۆمار کراون کە لە ناویاندا ڕێگری لە ڕووماڵ و دەست بە سەراگرتنی ئامێرە ڕۆژنامەوانیەکان و دەست بە سەرکردن و ئازاردان و هەڕەشە و تۆقاندن هەبووە. لەگەڵەوەی یاسای مافی بەدەستێنانی زانیاری بە فەرمی لە پەرلەمانی کوردستان دەنجی پێدراوە بەڵام هەمیشە جیاکاریکردن لە پێدانی زانیاری بە پەیامنێرانی کێنێن و ڕێگریکردن لە تیمەکانی بەسەر چاوەی زانیاریەکان یەکێکی تر بووە لەو پێشێلکاریانەی کە بەردەوام بەرامبەر کەناڵەکە پەیڕەو کراوە. بە ئامانجگرتنی کێنێن لە هەموو دۆخ و ساڵەکاندا لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ بەردەوامی هەیە. زۆر جار دەسەڵاتداران بۆ بێدەنگکردنی کێنێن پەنایان بۆ دەسەڵاتی دادوەری بردووە بۆ ئەوەش بە یاسای سزادانی عێراقی سکاڵایان تۆمار کردووە لە کاتێکدا یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان هەیە. ئەوە تا تەنها لە 2-3 مانگی ڕابردوودا 5 جار سکاڵا لەسەر دکتۆر ئاکۆ حەمەکەریم بەڕێوەبەری کەناڵی کێنێن و ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی ئەو کەناڵە تۆمار کراوە. هەر لە چوارچێوەی ئەو پێشێلکاریانەدا و لە نوێترین پێشهاتدا تیمێکی چوارکەسی کەناڵی کێنێن لە قەزای خانەقین دەستگیر کراون و بۆ ماوەی 24 کاتژمێر دەست بەسەر کران.